کە باز لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزەکە کە ئێمە وەکو تاکەکانی ناو کۆمەلگا کە ڕۆژانە بە ڕۆژوە بین ئایا ئەو چەند کاشمێرە ئێمە چی ئەەکەین وە چۆن کاتەکانمان بەسەر ئەبین وە چۆن توانین لەناو کاری ڕۆژانەمانە و لەناو خەڵکانێکی زۆرا کە تێکەڵە بین چۆن ڕفتارەکانمان جێبەجێ ئەەکەین و لە هەمان کاتیشە ئێمە هەمیشە بپرسین ئایا پێویستە لە مانگی ڕەمەزانە ڕۆژەکانمان چۆن بەسەر بەرین لەگەڵ تاعاتی خۆی گەورە و لەگەڵ نوێژەکانمان و سونەتەکان و تەسبیحاتە و زۆر کەسی شەیە ڕۆژانە لە کاتی نوێژکردنە سەردانی مزگەوتەکان نەکات و لەگەڵ ئەوەش مامەڵەکردنمان لەگەڵ خەڵکات چۆن بێکەواتە ئەمە هەموو پێویستی بەوەیە کە تۆ لەناو کۆمەلگایە چەند کاشمێرە لە خواردن و خواردنەوە دوورەکەیتەوە بەڵام گرنگیشە ڕفتارەکان و چاکەکانت هەمیشە بەردەوامی هەبێ تاوەکو زیاتر ڕۆژۆکەت قوبڵ بێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عەزیز وەکو مامۆستای ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لە ئێمە میوانە مامۆستا زۆر بەخێر بیت و بەیانی باش بەیانیت باش مامۆستا گیان دەستان خۆش بێ بۆ ڕەساندنی ئەم بەرنامە ومێ دەکەین ئینشاءالله ئەم سەباحە سەباحی دڵەکانمان بێ و ببێتە مایە ڕووناکەرەوەی دڵەکانە ئینشاءالله ئەلبەتە مانگی ڕەمەزان مانگێکی گەورە و پیرۆزە مانگێکە گەورەترین خەڵاتی پەروەردگارە بۆ ئومەتی ئیسلام مانگی نوێکردنەوەی ئیمانە مانگی تەوبەیە مانگی ئیخلاسیەتە مانگی گۆڕینی هەڵس و کەوتەکانە لە خراپەوە بۆ باشە ئەلبەتە بەر لە هەموو شتێک ئینسان دەبێت لەم مانگەدا ئیمانی زیاتر تازە بکاتەوە ئیمان زۆر گرنگە بۆ ئینسان چونکە ئینسان ئەگەر خوا نەخواستە ئیمانی نەخۆش بێ زەرەومەندی دنیا و قیامەت ئەبێ ئینسان دەکرێت بەجەستە نەخۆش بێ ئازاری ئەبێت بەڵام ئازارەکانی تەنها بۆ دنیاە و لەسەر ئازارەکانیشی پاداش وەرەگرێت لایەن پەروەردگارەوە بەڵام ئەگەر خوا نەخواستە ئینسان لە ڕووی ئیمانیەوە نەخۆش بێ زەرەری دنیا و قیامەت دەکات ئەلبەتە شتێکی جوان هەیە دەفەرمێت لە سەردەمی حەزەتی عیسادا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ بەلای کابرایە کاتێ پەڕی کابرا زۆر نەخۆش و دەردەدار بوو چاوەکانی نابینا بوو کوێر بوو و هەروە تووشی نەخۆشی بەڵەکیش ببوو زۆر بێتاقەت و لاوازیش بوو بەڵام دەستی بەرز کردبەوە دەپاڕایەوە دەیفەرموو خوایە سوپاس بۆ تۆ کە شیفات دام لەو نەخۆشیە خەتەرناکە منت ڕزگار کرد کە هەزاران کەس پێوەی دەناڵێنن حەزەتی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام زۆری بەلاوە سیر بوو کابرا بەو حاڵە و بەو وەزعە کە نابینایە و بێتاقەتە و بێوەزع ئەو نەخۆشە بەم شێوازە دوعاو دەکات دەپاڕێتەوە دەبێت چ نەخۆشیێک هەبوو بێ لەوە ناڕەحەتتر بۆیە پرسیاری دەکات دەفەرمێ ئەو نەخۆشەی کەوا تۆ ئاوە بەکوڵ دەپاڕێەوە حەمد و سەنای خوا دەکەی کە خوای گەورەشی فایداوی ئەوە چ نەخۆشیەکە کابرا وەڵامی دایەوە فەرمووی ئەو نەخۆشیە نەخۆشی ئیمانە کە هەزاران کەس پێوەی دەناڵێنن چونکە ئینسان ئەگەر نەخۆشی ئیمانی هەبێ زەرەرمەندی دنیا و قیامەت ئەبێ زەرەری زۆر شت دەکا ئەو کەسانی کە زیاتر تووشی هەڵە ئەبن لەم ژیانەدا بەهۆی ئەوەیە کە نەخۆشی ئیمانیان هەیە ئەجینا ئەگەر ئینسان ئیمانی دامەزراو بێ بەرامبەر بە ذاتی پەروەردگار ئەو کەسە دەگەڕێتەوە لە هەڵە و تاوانەکان ئەلبەتە ئەم مانگە کە مانگی چاکە و ئیحسانە مانگی خێر و خێراتە مانگی کۆکردنەوەی توێشووە بەڕاستی بۆیە ذاتی پەروەردگار کە دەفەرمێ والذین آمنوا وعملوا الصالحات لنكفرن عنهم سيئاتهم ولنجزينهم أحسن الذي كانوا يعملون واتە ذاتی پەروەردگار باسی ئەوەمان بکات دەفەرمێ ئەوانەی کە بڕوایان هەیە بە ذاتی پەروەردگار و بە ڕۆژی قیامەت یعنی باوەڕی تەواویان هەیە بە ئەجر و پاداشی ڕۆژی قیامەت کە لەلایەن ذاتی پەروەردگارەوە ئامادەکراوە و هەروەها کار و کردەوەی چاکە ئەنجام ئەدەن ئەوانە ذاتی پەروەردگار ئەجر و پاداشتێکیان ئەداتەوە سەبارەت بەو ماندووبوونیان نەک ئەوەی کەوا هەر ئەوەی کە ئەنجامیان داوە بەڵکو زۆر لەوە چاکرد پاداشتیان ئەدەینەوە لە ڕۆژی قیامەت بۆیە ئەم مانگە بەڕاستی گۆڕانکاریە لە ژیاندا نوێبوونەوەی لە ژیاندا ئینسان دەبێت بە هەندی وەربگرێ و هەروە کاتەکانیشی زۆر بەنرخن جیاوازترە لە کاتەکانی مانگەکانی تر و ڕۆژەکانی تردا بۆیە ئینسان دەبێت بە هەندی وەربگرێ خۆی ئامادە بکات لەم مانگەدا زیاتر کاری چاکەی تا ئەنجام با ئینشاءالله زۆر باش و هەروەها مامۆستا دەستە خۆش بێت گفتوگوی زیاتری شەکەین لەسەر بابەتەکە بەڵام
ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمە ئەوەیە کە خەڵکی ڕەنگە زۆربەی کات کە بە ڕۆژوو ئەبێ نەزانێت کاتەکانی لە کاتی بە ڕۆژوو بوونا چۆن چۆنی بەسەر بەرێت ئەو کارانی کە پێویستە لە کاتی ڕۆژوو بوو ناڕۆژوان بیگرێتە ئەستۆ بۆ ئەوەی هەم ڕۆژوەکەشی زووتر لێ بڕوە هەم لەگەڵ ڕۆژوەکەشا خێرێکی زیاتری هەبێ پێویستە کاتشی بنکارەکە ئەلبەتە ڕۆژووی مانگیان ڕەمەزان ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە تەنانەت ذاتی پەروەردگار باسی گەورەی ڕۆژوومان بۆ دەکات دەفەرمێ ڕۆژوو ئەوەندە عیبادەتێکی گەورەیە دەفەرمێ گەورەکەی وایە تەنها من دەزانم ئەجر و پاداشتەکەی چۆنە و هەر منیش ئەجر و پاداشتەکەی ئەدەموانێ ئەمە لە ڕووی گەورەی ڕۆژۆوە لەلایەن ذاتی پەروەردگارەوە و هەروە ئینسان چی بکات لە کاتی بە ڕۆژووبووندا ئەلبەتە خۆ ئینسان ئەگەر بۆی بکرێ ئەم تەمەنەیکەوە لەم چەند ڕۆژاندا بەسەری دەبا کاتەکانی وەکووتمان زۆر زۆر بە نرخن دەبێت بە هەدەریان نەدا نەک ئەوەی کەوا زۆربەی کاتەکانی هەر بخەوێ و بەتایبەت دەبێت ئاگای لە نوێژەکانیشی بێ لە کاتی خۆیدا نوێژەکانی ئەنجام بدا چونکە بۆ ئەفضەل الشەیء چییە ئەوەیە ئەسەڵات عەلا وەقتیها ئینسان لە کاتی خۆیان نوێژەکانی ئەنجام بدا و هەروەها بۆ مەسەلەی ڕۆژوو کاتەکەی دیاری کراوە لە پارشێەوە کە پێش نوێژی بەیانیەوە لە کاتی نوێژی بەیانەوەی تر دەست پێ ئەکا ئینسان ئەبێ خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە هەتا دەگاتە بانگی مەغریب و هەروەها سەبارەت بۆ کەسانی کەوا لە ڕۆژە ئەخەون کاتەکانیان بەخەو بەسەر ئەبن وەلەو کە فەرمودەی پێغەمبەر هەیە سەڵسەم دەفەرمێ نەوم الصائم عیبادەتون تەنانەت ئینسانی ڕۆژەوان خەوتنەکەشی هەر بە عیبادەت بۆ ئەنووسرێ بەڵام خۆ ئەگەر ئینسان بەخەبەر بێ لەو کاتاندا لە ڕۆژە کاری چاکەیتیان ئەنجام بە چونکە بۆچی والباقیات الصالحات خیر یعنی ئینسان بتوانێت لە کارە چاکانی کا بەشدار بێ لە ڕۆژەکە هەوڵ بە هەم چاکەی تیا ئەنجام بە و هەم بتوانێ ذکر و تەسبیحاتی تیا بکە و هەم بتوانێ قورئانی تیا بخوێنێت چونکە بۆ ئەمانە هەموو گرنگن کە ئەنجام بدرێن ئەم ڕۆژانە کە تێپەڕین هەتا ساڵێکتر ناگەڕێنەوە والله ئەعلەم ئینسان داخۆ تەمەنی دەگا بە ساڵی داهاتوویان نا چونکە مانگی ڕەمەزان ئەوەندە گرنگە بەلایەن هاوڵانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەوەندە گرنگ بووە 6 مانگ بەر لە هاتنی مانگی ڕەمەزان دوعایان کردووە پاڕاونەوە لە بەرزاتی پەروەردگار کە خوایە تەمەنمان پێ بدەی تەمەنمان ئەوەندە درێژکەی کە بتوانین بە خزمەت ئەو مانگە بکەین بۆ ئەوەی توێژەی قیامەتمان کۆ بکەینەوە ئێمە تەمەنمان زۆر کورتە سەبارەت بە ئومەتەکانی ڕابردوو ئەلبەتا لە ڕابردوودا کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێشدەستا خەڵک تەمەنی درێژتر بووە ذاتی پەروەردگار تەعویزی ئەم تەمەنە کورتەی ئێمەی بەوە کردوتەوە کە ئێمەی خەڵات کردووە خەڵاتێکی گەورەی داوە بە ئێمە ئەویش مانگی پیرۆزی ڕەمەزانە چونکە بۆ کاتەکانی ئەضعاف یعنی پاداشتەکانی ئەجر و پاداشتی زیاترە وەکو لە مانگەکانی تر بۆیە ئینسان هەوڵ بە ئینشاءالله بەشی ئەوەش ئیسراحەتیشکە بەڵام هەوڵ بە زیاتر پێشوکۆ کاتەوە بۆ قیامەتی بتوانێت بەشدار بێت لەم مانگەدا لە ئەنجامدانی هەموو کارە باشەکان هەم لە ذکر و لە تەسبیحات و لە قورئان خوێندن و لە عیبادەت کە جگەلەوەی کەوا بە ڕۆژوو ئەبێ کە فەرزە لەسەری واجبە بتوانێت چاکەکانی تریش ئەنجامدا بەرامبەر بە موسڵمانان و بەرامبەر بە دەوروبەری و بەرامبەر بە کۆمەلگا لە هەموو لایەکەوە چاکە مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئێمە ڕۆژانە بە ڕۆژوو ئەبین لەگەڵەوەی کاچین بۆ مزگەوت نوێژەکان نەکرێ تا چەند گرنگە هەوڵ بدرێ بەخشین هەبێ بە هەژاران بەخشین هەبێ بۆ کەسانی پێویستیان بە توێیە ئەگەر لە تواناتا هەیە بتوانی هاوکاری ئەو کەسانە بکەیت کە لە توانایانە نەخۆشە یاخود ناتوانێت بە هەر هۆکارێک بێت بژێوی ژیانی پێیا بکە ئەگەر وات کرد لەوانەیە خێر و سەدەقەی زیاترت بۆ بنووسرێت بێگومان لەو ڕوانگەیەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە شامیلە کە لە هەموو ڕوویەکەوە بۆ چاچی ئێمەیە و هەروە بۆ گۆڕانکاریە لە ژیانی ئێمەدا بۆیە پێغەمبەری خاوسان باسی شتێکمان بۆ کات دەفەرمێ من فطر صائما كان له مثل أجره غير أنه لا ينقص من أجر الصائم شيئا واتە پێغەمبەری خاوسان دەفەرمێ ئەگەر کەسێک بتوانێت لەم مانگەدا یعنی قۆڵی مەردایەتی لێ هەڵبماڵێ خەڵکەیە
تۆ ئێوارەکە بەربانکەیتەوە لەوانەیە تۆ هەد بێ کەسانێکەیە نەبوون نەدارن هەژارن لێ خەوماون بۆیە پێغەمبەری خۆسم ئاماژەی بەوە داوە هاندانە ئەمە بۆ ئەوەی کەوا دەفەرمێ هەر کەسێک ئەگەر بتوانێ بەربانگ بە کەسێک بکاتەوە کابرا نیەتی بەربام کاتەوە کەسێک بتوانێ بەربانگ بە کەسێکی ڕۆژەوان بکاتەوە وەکو وایە ئەو کەسە ئەجر و پاداشتی ئەو ڕۆژەوانەشی بۆ ئەنووسرێ بێ ئەوەی کەوا لە ئەجر و پاداشتی کابرای کە بە ڕۆژوو بە لە ئەجر و پاداشتی خۆی کەم بێتەوە بۆیە پێغەمبەری خۆسم هانمان ئەدا ئەمە هاندانە کە ئێمە لەم مانگەدا هەوڵ بین کارە باشەکانمان زیاتن خێر و خێراتمان زیاد بکەین چونکە بۆ ئەم مانگە وەکو وتمان خێر و خێراتیش لەم مانگەدا ئەجر و پاداشتەکەی جیاوازترە زیاترە بە چەند قات حتا بەڕاستی ئەوە گرنگە ئینسان بتوانێت لەم مانگەدا کە بەربانگ بە چەند کەسێک هەژار کاتەوە دەستگیرۆیی چەند ماڵێکی هەژار کات لەم مانگەدا چەندین شتی لێ دەکەوێتوانێ یەکێ لەوانە پێغەمبەری خۆسم دەفەرمێ ئەسەدەقەت ڕەد البەلا وتەزید العمر ئینسان ئەگەر سەدەقە بکە هەم بەخوای گەورە ئەو ئینسانە لە بەڵام موسیبەت دەپارێزێ و هەم تەمەنیشی درێژ دەکا ئەلبەتا شتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە ئەڵێ لە زمانی حەزەتی داود پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام دوو کەس دانیشت بوون لە مەجلیسەکە لەو کاتە مەلەک المەوت هاتە لای حەزەتی داود فەرمووی ئەم کەسیان کە لای تۆ دانیشتووە تەمەنێکی کەمی ماوە مۆڵەتێکی زۆر کەمی ماوە بەڵام ئەم پیاوە وەختێک کە لای حەزەتی داود هەڵساڕۆیش کارێکی چاکەی ئەنجامدا بەهۆی ئەو کارە چاکەوە کە ئەنجامیدا کابرا 10 ساڵ تەمەنی مایەوە بۆیە حەزەتی داود ئەفەرمێ پرسیارم کرد داوام کرد کە ئەمە ڕوونکردنەوەم هەبێت سەبارەت بەوە ئەو بکاتێک کە پێیان ڕاگەیاندم دەفەرمێت سەبارەت بەوەی کە ئەو پیاوە چاکەی کرد بەهۆی ئەو چاکەوە بۆ خوای تەبارەکەوتەعالا تەمەنەکەی بۆ درێژ کردەوە بۆیە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم دەفەرمێ وتەزید العمر حتا چاکەکردن سەدەقە ئینسان تەمەن درێژ دەکا و هەروە خۆشبەختیش بۆ ئینسان دێنێ بۆیە ئینسان کە بتوانێت حتا لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک ناڕەحەتێک لەسەر کەسێک لابەرێ ئازارێک لەسەر کەسێک لابەرێ کەسێک لە برسێتی ڕزگار بکە کەسێک لە ناڕەحەتی ڕزگار بکە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە ذاتی پەروەردگار لە ناڕەحەتی و تەنگانەی قیامەت ئەو کەسە دەپارێزێ بەهۆی ئەوە کە لە دنیادا ئەمی پاراستووە و حتا لە فەرمودەیەکە هاتووە کە قودسیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان دەگێتەوە دەفەرمێ ذاتی پەروەردگار لە ڕۆژی قیامەتە کە ساحەی مەحشەرەوە کە لێ پێچینەوە دەکرێت دەفەرمێ ئەی عەبدەکەم من برسیم بوو بۆ شتێکت پێ نەدام ئەم عەبدەش دەڵێ پەروەردگارە من چۆن بزانم کە تۆ برسیتە چۆن برسی دەبێ ذاتی پەروەردگار دەفەرمێ فڵان عەبدی من لە نزیک تۆ بوو برسی بوو بۆ لانێن نەکردەوە ئەگەر ئەوت تێر بکردایە ئەو خۆراکەت بە من ئەدا بۆیە دەبێت ئێمە ئاگامە لەوە بێت چەندە بتوانی دەستگیرۆی فەقیر و هەژار بکەی و هەروە خەڵک تێر بکەی خواردنی پێ بدەیت و ئەطعیم الطعامە پێغەمبەری خوا دەفەرمێ هەتا توان نان بدەن نان بدەی زۆر گرینگە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆیە بایەخێکی زۆری پێدراوە و هەروە خۆشبەختیش بۆ ئینسان دێنێ وەکومان هەم تەمەنی ئینسان درێژ دەکا و هەم ئینسانی خۆشبەخت و خۆشگوزەران دەکەین بەڵێ مامۆستا لە ماوەی ئەم مانەیە کە بە ڕۆژوو ئەبین ئەم ڕۆژوگرتنە چی لە ئێمە کات وامان لێکا کە فێری چی ببین لە ڕۆژوگرتنەوە ڕۆژوگرتن ئەلبەتە وەکو سەبارەت جارە بە نوێژ خوای گەورە دەفەرمێ ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر نوێژ ئەوەیە کە ئینسان جێڕێتەوە لە خراپە و لە تاوان بە هەمان شێواز ڕۆژوش وەکو کە عیبادەتێکە و ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆژوش ئەوەیە کە ئینسان بجێڕێتەوە لە هەڵە و لە تاوان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به والجهل فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه پێغەمبەری خوا صلی الله علیه و دەفەرمێ ئەگەر کەسێک یعنی بە ڕۆژووە ئەم ڕۆژوو ئەوەندە تەئسیری تێ نەکرد ئەم کەسە وازی لە قسەی خراپ و لە قسەی نەشیا و نەهێنا وازی لە خراپە نەهێنا خوای تەبارەکەوتەعالا هیچ احتیاجی بەو نییە واز ئەم دەست بگرێتەوە لە خواردن نەخوا و ئاو نەخواتەوە و خواردنەوە نەخواتەوە نەخێ خوای تەبارەکەوتەعالا گرنگی لە ڕۆژوو چییە
يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ذاتي پروردگار باسی چیمان بۆ ئەکا لە ڕۆژوودا ئەساس هەدەف لە ڕۆژوگرتن چیە ئەساس و هەدەف لە ڕۆژوگرتن ئەوەیە کە ئینسان فێری تەقوا بێ یعنی ئەم ئینسانە گۆڕانکارێکی ڕیشەیی لە ناخی خۆیان دروست بکە هەموو سیفەتە خراپەکانی خۆی بگۆڕێ بچێتە بابی تەقواوە تەقوا ئینسان دەگەیەنە بەچی جارە ذاتی پەروەردگار کە باسی ڕێزی ئینسانمان بەدەکا وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خوا دەفەرمێ سوێن بێ ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم ناوە ڕێزمان لێگرتووە ڕێزمان لە مرۆڤ گرتووە بەڵام ئەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم دێتەوە سەر تەقوا ذاتی پەروەردگار دەفەرمێ بەڕێستین کەستان لای من ئەو کەسان کە لە هەمووتان بە تەقواتر بن کەواتە ڕۆژووی مانجی ڕەمەزان ئێمە فێری تەقوا دەکا دەبێ ئینسان فێری تەقوا بێت تەقوا ژەوەیە کە ئینسان بگەڕێتەوە لە هەڵە و لە تاوانەکان واز بێنە خۆی بە دوور بگرێ شەرم کا لە ذاتی پەروەردگار وە ترسی خوا لە دڵیا هەبێ و بگەڕێتەوە واز لە خراپە و تاوان بێنێ ئەو تەقوایش تۆ نزیک دەکاتەوە لە ذاتی پەروەردگار کەواتە ڕۆژوگرتن واسێنانە لە خراپە و لە تاوان و گەڕانەوەی ئینسانە بەرەو چاکە و ئینسان بەوەش پلەی لای خوا بەرز دەبێتەوە و بەرزتر دەبێتەوە لای زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کە زۆربەی مسلمانان لە مانگە پیرۆزەیە بەردەوام ڕۆکەنە مزگەوتەکان بۆ نوێژەکانیان هەندێکیشیان لەوانەیە کاتیان هەبێت دوای نوێژەکەش ئەمێنەوە لە مزگەوت تا قورئانە خوێنن ئەمە تا چەند گرنگە بۆ کەسانەی کە بە ڕۆژوە بن ئەوەش هەر زۆر گرنگە بۆ ڕۆژوان ئینسان ئەگە بتوانێت کاتەکانی لە مزگەوتا بەسەر بەرێ ئەوە پڕخێر و بەرەکەتە چونکە مزگەوت ماڵی خوایە مزگەوت ماڵی خوایە حتا ئینسان ئەگە نوێژەکانی بە جەماعەت ئەنجام بدا خێر و پاداشتەکەی بە 25 قات زیاتر ئەبێ وەکو کە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم وەکوەی کە خۆی نوێژ بەتەنیا ئەکا کەسێکە بتوانێت بچێتە مزگەوت بۆ خۆی مەدرسەیەکە مەدرسەی ئەخلاقە مەدرسەی ڕەوشتە یعنی بەڕاستی مزگەوت ئینسان فێری ئەخلاق و ئەدەب و ڕەوشتی جوان دەکا ئەمە یەک خاڵی دوم ئەوەیە کاتێک کە ئینسان دەچێت لە مزگەوت تا نوێژ ئەنجام ئەدا بە جەماعەت ئەمە وەکو وتمان ئەجر و پاداشتێکی زۆری دەزەکەوێت وە جگە لەوە کاتەکانیشی تەرخانەکە بۆ ذکر و تەسبیحات لە دوای نوێژەکان مانەوەی ئەمە بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆری دەزەکەوێت و هەروە سەبارەت بە قورئان خوێندن گەورەترین شت ئینسان ئەنجامی بدودا لە دوای ڕۆژووی ئەم مانگە و لە دوای نوێژەکان ژواتەکان بتوانێت قورئان بخوێنێ بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا فرموديك باسي أو ما بكاد فرمى فإن هذا القرآن طرفه بيد الله وطرفه بأيديكم ده فرمى أم قرآن لا يكي بدسي قدرتي پروردگاروا ولا يكي تري لا يكي تري إيه ودسي فتمسكوا به لا يكي تري شيء إيه ودسي بيو بقرن بوتي لبر أويك أم قرآن فإنكم لن تضلوا ولن تهلكوا بعده أبدا إنسان إشكاتك دسي بقرآن وقروات دسي كر بقرآن خويندن أو كسا قد قمرانا دي قد سرقردانا قد يشبه لاغناتي بوتي قرآن أحكام وياساكاني أمن دجوانا هموي بوجرانوي إنسان لحلو تاوانا كان يعني الرخصنوي جياني إنسانا واسنان لحلا بويا إنسان كاتك قرآن دخوين سبحان الله قرآن وايا جيجلوي كأجر فاداشتكي زورا بكل حرف يعني بهمو حرف شيء ده صدقة بونسلي إنسان تنها قبل بسم الله الرحمن الرحيم نوزده حرفك ضربي ديكا نوت صدقة بونسلي بكل حرف صدقة يعني بهمو حرف القرآن في روز صدقة بونسلي وبيغمبري خاصة دفرمي هر شاكي شيء وصدقة شيء بدقات خواهی گەورە بۆ تاحساب دەکات کەواتە ئەگە ئینسان بتوانێت لەم مانگەدا قورئانی تیا دەور کاتەوە بەتایبەت لە مزگەوتەکانە ئەوە ئەجر و پاداشێکی زۆری دەزەکەوێت ئەبێتە توێشوێکی زۆر باش و گەورە بۆ قیامەتی چونکە کۆکردنەوەی توێشوو زۆر گرینگە ئێمە ئەم لەحزەی کە لە ژیان داین ئێمە هەندێک شتێ لەوانەیە هەندێکمان ئیحتیمالی پێ نادەین یا گرنگی پێ نادەین یا دێکی نادەینەوە ئەجنا ئینسان ئەو لەحزەی کەوا مەلەکولمەوت دێتە لای و خۆی نیشان ئەدا و ژیانی ئەم دنیای لێ ئەسنتەوە کە ئیمتیحانە امتحان و امتحانەکەی کۆتایی دێ هاواری لێ هەڵەسێ ئەو ئینسانە یەقول یا لەیتەنی قەدەمت لحیاتی ئای هاوار بۆ خۆزگە دەست پێشکەریم کردایە چاکەم کردایە هەوڵم بایە خوای تەبارەکەڵا هەموو ئەمانەی خستۆتە بەر دیدەی ئێمە بەر گوێی ئێمە هەتاکو ئێمە بتوانین
توێش و کۆکەینەوە بۆ قیامەتمان نەوەکو ئەوەی کاتێک کە مەلەک المەوتمان بە چاوی خۆمان بینی و ژیانی ئەم دنیامان لێ سێنرا امتحانەکەمان تەواو بوو هاوارمان لێ هەڵسێ با ئێمە لێرە هاوارمان لێ هەڵسێ و بەهۆش خۆمانە بینەوە هەتا بتوانین تەسبیحات و ذکر و ئادی خوا بکەین نوێژ بکەین عیبادەت بکەین و هەروەها بە تایبەت لەم مانگەدا قورئان خوێندن یەکێکە لەو کارانەی کە ئینسانێک کە خوێندەواری هەبێ بتوانێت قورئان بخوێنێ با هەوڵ با قورئانی زۆری تیا بخوێنێ خۆ ئەگەر نەشی توانی قورئان بخوێنێ ئەوە ئەتوانێ تسبيحات بكل تسبيحة صدقة وبكل تهليلة صدقة وبكل تحميدة صدقة في غمر خاصة دفرمي إنسان كاتك تسبيحات كذكر يادي خواك بهمو لا إله إلا الله كسيقال لا إله إلا الله من قال لا إله إلا الله فدخل الجنة في نص فرمي كسيقال لا إله إلا الله أسيت بهاشتوا وهروا هر کس بلا لا اله الا الله یک جار لا اله الا الله صدقه چی بونسه یک جار الحمد لله صدقه چی بونسه یک جار سبحان الله صدقه چی بونسه یعنی خوای تبارک و تعالی امن درگا کانی بو ام زور کدو بو گیشتن با ذاتی پروردگار و نزیگون مان پروردگار بەڕاستی ئێمە هەمیشە پێویستە شکرانی خوا لەسەر هەموو ئەم ڕێبازانە کە خوای گەورە بۆ ئێمە ئاسان کردووە. دەستەکان خۆش بە مامۆستاگیان سوپاس بۆەوەی کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بیت و بە شازێکی زۆر جوانیشی کردنەوە بۆ بابەتەکە کرد. منی دەستەکان ئێوە دەکەم خوای گەورە ئێوەش تەمەندێشکە ئینشاءالله و خوای گەورە ئینشاءالله ئەم ڕۆژەمان بۆ بکاتە ڕۆژێکی نوێبوونەوەی ئیمانمان ئینشاءالله و تەشجیعبوونمان و هەروە بێت ئینشاءالله خوای گەورە ئەم مانگە ڕەمەزانەش کاتە مانگی خێر و بەرەکەت بۆمان ببێتە مانگی نوێبوونەوەی ئیمانمان و هەروەها ببێتە مانگی گۆڕانکاری لە هەڵس و کەوت و کردارمان و ئینشاءالله خوای تەبارەک و تەعالا داوای لێ یەکەین بە ناوە جوانەکانی ئینشاءالله ئەم ڕەمەزانەمان بۆ کاتە مایەی خێر و بەرەکەت و هەروەها بۆمان کاتە خێر و خۆشی و لەم بەڵاو موسیبەت و نەهامەتیانەی کەوا بەردەوام دووچاری ئەم وڵاتە و ئەم میلەتە بنەوە و هەروە کە ئێستاش ئەم خەیرانە هەیە و هەروەها دەبینی کە شەڕ و ئاژا و فیتنە لە وڵاتاندا بەرپا بووە داواکەین لە خوای تەبارەک و تەعالا بۆ خاتی ناوە جوانەکانی ئیسمی عەزەمی خوای گەورە ئێمەی لەلا بدا تەبایی برایەتی زیاد کە لە نێوان دڵەکانماندا و دڵەکانمان ڕۆشن کاتەوە بە نووری ئیمان و خوای گەورە لە هەموو دەرد و بەڵاو موسیبەتێک مان پارێزێ وڵاتمان ئاوەدان کە بە خێر و ڕەحمەت و هەروە بارانی بە ڕەحمەتم بارانێک کە وڵاتمان پێویستی زیاتر بارانی ڕەحمەتە لە ئێستادا خوای گەورە ڕەحممان پێ بکە هەموو لایەکمان سەبەرز و مۆفەقی دنیا و قیامەتە ئینشاءالله. ئامین ئینشاءالله. دەستەکانە خۆش بە مامۆستاگیان سپاسی ئێوەش دەکەین خوای گەورە ئەزی پاداشی بەخێر ئێوەش داتەوە تەمەندێش ئینشاءالله. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونی دەست خۆش بێ سپاس.